زێدان، زڵاتان، ماڵدینی، مێسی کێ وەک باشترین لە تۆپی پێدا دیاری دەکەن؟ من دڵنیام چەندین جار ئەو پرسیارەت ئاڕاستە کراوە، بەڵام وەڵامەکەی قورسە. ئەو یاریزانە کێیە کە تۆ بە باشترینی دەزانیت ئەگەر هاوشانی یان دژی یاریت کرد بێت لە کاروانی وەرزشیدا؟ زێدان بەبێ هیچ دوو دڵیەک ڕۆناڵدۆ بۆچی؟ لەبەرەوەی باشترینە. هەمیشە ئێمە یاریزان دەبینین لە یاریگا ئاستێکی بەرز لە یاریە گرینگەکاندا پێشکەش دەکات، بەڵام ڕۆناڵدۆ تەواو جیاواز بوو لە کاتی ڕاهێنانەکانیشدا. زۆر بە ئاسانی یاری بە تۆپ دەکرد و زۆر جاریش بە تۆپەکە سوکایەتی پێدەکردی. سروشتی وابوو زۆر جار بە تۆپەوە سوکایەتی بە بەرامبەرەکەی بکە، نەک لە ناو یاریگا بەڵکو لە دەروی یاریگاش. بەڵام لای من هەر ژمارەیەکە. ماڵدینی دەڵێت لە کاروانی وەرزشیم ڕوبەڕووی زۆر یاریزانی ئازبەرز بۆتەوە، بەڵام یەک یاریزان هەمیشە سەرنجی ڕادەکێشام، ئەویش ڕۆناڵدۆ بوو. هەندێک جار ڕقوکینەم بەرامبەری هەبوو لەبەر ئەوەی یاریزانێکی بەهێز بوو، لە هەمان کاتیشدا خۆشەویست بوو، چونکە بەڕاستی ڕۆناڵدۆ ڕۆحی تۆپی پێبوو. یاریزانێکی خێرا، جوڵەی خێرا، بڕینی ئاسان. ناچارم بڵێم کەسێکی خۆشەویست بوو. بە بۆچوونی من یەکێکە لە 5 باشترین یاریزان لە مێژووی تۆپی پێ. زڵاتان تۆ کێ بە باشترین یاریزان دەزانیت لە مێژووی تۆپی پێ؟ لە مێژووی تۆپی پێ ئەوانەی یاریم لەگەڵدا کردوون؟ مەبەستت بە شێوەیەکی گشتیە؟ بە بۆچوونی من دیاردە ئەوەی پێشکەشی تۆپی پێی کرد باوەڕ پێنەکراو بوو. ئەوەی بەو شێوەیە لە یاریگادا یاری لەگەڵ کردبێت دەبێت بە شانازیەوە بیکاتە نمونەی باڵای خۆی. دەبێت دان بەوەدا بنێت کە هەوڵ بدات هاوشێوەی ڕۆناڵدۆ بێت. کاتێک لاو بووم هەمیشە لاسایی جوڵەکانیم دەکردەوە. وێنەی تۆم بینیوە لەگەڵ ڕۆناڵدۆ لەو کتێبەی بڵاوت کردەوە. بەڵێ ڕاستە بە گشتی لە وەرزشدا نمونەی باڵای من محەممەد عەلی کلایە و لە تۆپی پێشدا بێگومان ڕۆناڵدۆیە. شێوازی یاریکردنی باوەڕ پێنەکراوە، خێراییەکی بێهاوتا، ورد لە بڕینەکاندا. ئەوەی دەیکرد بەشێک بوو لە خەیاڵ. کاتێک تۆپی ئاڕاستی گۆڵ دەکرد لە 100% دەیزانی گۆڵ دەکات. بۆ فۆن تایبەت بە ڕۆناڵدۆ دەڵێت باشترین یاریزان کە بە نمونە سەیری بکات و باشترین بێت لە مێژوودا ڕۆناڵدۆیە. شانازی دەکەم کە لە چەندین بۆنەدا دژی ئەو ئەستێرەیە یاریم کردووە، بەڵام نیگەرانم کە پێکانەیەک لە دوایەکەکانی ڕێگەی پێنەدا چێژی زیاتر لە قاچ و جوڵەکانی وەربگرین. یاریزانێکی تایبەندمەند ئەو لە هەسارەیەکی ترەوە هاتبوو، چونکە تەواو جیاواز بوو لە یاریزانانی ئەم سەردەمەدا نییە. ئەگەر یەکێک نەزانێت کە باشترین بووە لە مێژووی تۆپی پێدا، ئەوە مای نیگەرانیە بە بۆچوونی من. سەبارەت بە ڕۆناڵدۆی دیاردا، پیرێز یاریزانی هەڵبژاردەی فەڕەنسا لە ساڵانی 1996 بۆ 2004 دەڵێت یاریزانە بەرازیلیەکان زۆرن کە لە یاریگاکاندا ئاستی بەرزیان پێشکەش کردووە، بەڵام ئەگەر یاریزانێک بە باشترین هەڵبژێرم ئەوە تەنها ڕۆناڵدۆ دەستنیشان دەکەم. بە ئاسانیش دەیڵێم دیاردە باشترین هێرشبەر بووە لە مێژووی تۆپی پێدا لەسەر ئاستی ئەوروپا بێت یان جیهان. یاریزانێک بوو نمونەی کەم بوو لە جوڵە و لە خێرایی و لە بڕینی یاریزانان و گۆڵ پارێزەکان. لە بیرمە چۆن جوڵەی بە تۆپ دەکرد و بارودۆخێکی قورس بۆ بەرگریکاران دروست دەکرد. لە بەردەم گۆڵیشدا دەیزانی چۆن مامەڵە بکات و هەمیشە بە دوای بۆشاییەکدا دەگەڕا بۆ گۆڵ تۆمارکردن. ئەوەندە دەڵێم باشترینە کە بە چاوی خۆم بینیومە و هەرچەندە پێلیش بۆنی هەبووە، بەڵام ڕۆناڵدۆ لای من ژمارەیەکە. مێسی دەڵێت ڕۆناڵدۆ زۆر شت لای من دەگەێنێت، باشترینە لە نێو هێرشبەرە بە تواناکان لە ڕاستیدا ئەو دیاردەیە و شانازیەکی گەورەیە کە چەند جارێک بینیومە و دەتوانم بڵێم دیاردەی تۆپی پێ. لەلایەن خۆشیەوە سیدۆرف دەڵێت لە کاروانی وەرزشیدا چەندین جار پرسیارم لێکراوە ئایا کێ باشترین یاریزانە بەلای تۆوە؟ هەمیشە یەک وەڵامم هەبووە کە ڕۆناڵدۆ تایبەتە و ئەستەمە نمونەی هەبێت. من چەند جارێک لە یاریدا ڕوبەڕووی بوومەتەوە کاتێک لە تەمەنی 18 ساڵیدا لە هۆڵەندا یاری دەکرد. دواتر هاوشانی یاریم لەگەڵ کرد و ئەوەی لە کاتی ڕاهێنانەکان ئەنجامی دەدا هاوشێوەی نەبوو. دووبارەکردنەوەی ئەو جوڵانی دەیکرد لە کاتی یاریەکانیشدا ئەوە دەسەلمێنێت یاریزانێکە کە لە دایک بوونەوەی لە تۆپی پێدا ئەستەمە و خوێندنەوەی بۆ یاریەکان جیاواز بوو. خێراییەکی زۆر و بڕینی ڕکابەرەکان و تۆمارکردنی گۆڵ تەنها لە یاریزانێکی وەک ڕۆناڵدۆ دەوەشێتەوە.